ڕۆژی هەینیە ئەو ڕۆژەی بۆ خاوەنی پێشانگەکانی ئۆتۆمبیل هەمیشە پرجم و جۆڵترین ڕۆژی هەفتە بووە. بەڵام ئەم چەند هەینی ڕابردوو بازار کشوماتە. تەنانەت گفتوگۆی کاسبکارانیش گەرم و گوڕی تێدا بەدی ناکرێت، چونکە ئێستا وەک جاران گفتوگۆکانیان تایبەت نییە بە کڕین و فرۆش و قازانج و زیان، بەڵکو باسی خراپی بارودۆخ و ترسی جەنگی ئیسرائیل و ئێرانە لەسەر کار و کاسپیەمان. گەڕێتەوە بۆ ئەم ئۆتۆمبیلە سینیانی کەمپۆ لە بازاڕایە بە ڕێژەیەکی بەرچاو بازاڕی دابزاندووە. لایەنی دووەم بڵێن نەبوونی موچێ لە ئێستا داتوانم بڵێن بە ڕێژێکی بەرچاو کەوا موچەنی ئەمیش کارێکێکی زۆری کردە سەر بازار. تۆ کەنجەیەکی دەم بازاڕە پێتر وی سیارێ بکڕی، بەڵام ئێستا لە ئارای ئەوەی دایاڵی نازانی بەیانی ژیان چی بەسەر دێچین بەسەر نایەت بۆ کارەکەی بۆ ئاگەڕێتەوە کابرا ناتوانێت بیکڕێ ناتوانێت بیفرۆشێ. هەرچیەکە کڕی ئەمڕۆ بەیانەکە بێتە زەرەرەوە چکە نافرۆشێت. من سیارم کڕیە لە ماوەی 20 دقیقە فرۆشتومە. سیارم هەیە ئێستا مانیەکە بە دەستمەوەی سوڕێنمەوە بۆ نمونە ئەو پیاوانە سیاری پێ لەو چ بڵم لە پێش دەژی شۆپێتی لە زەرەدایە. ماوەی چەند ساڵێکە گرفتی موچە و قەیرانی دارایی و هاوردەکردنی ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیلی چینی جموجۆڵی بازاڕیان ڕۆژ بە ڕۆژ لاواز دەکرد. ئێستاش جەنگ و مەترسی و لێکەوتەکانی باوچەی کاسبکاران بەتەواوەتی بازاڕەکانیان وەستاندووە. لە چاو بێمەعاشی و بێموچەیە بازار جمەژوڵی خۆی هەبوو، بەس لە دوای ئەم شەڕەوە باخوا هەمووی سەفرە بازار نییە. وڵا سیارە هەر بەردەوامە جارە هەم سینیان بازاڕی هەمووی وێران کرد. ئMG 25 پێش جەژن و پێشم بردومانەیەمانە بە 22 ئیسە بە 15 گەڵایە کەسیش بە 15 لێمان ناکرێت گێڕعادی بەنەوە حەوەرەقەونەوە ژوارەقەوەرە بەنەوە سێوەرەقا دێنێ بەخوا بە قیسیشە دەینی ئەگەرێتەوێ ئیسەوەری لە مەعرەزەیەمە چیت ئێمە بەسەرە دەینێ بەخوا بە حساب بۆ خێریش کڕیمان. ساڵانێکی زۆرە هەرێمی کوردستان کێشەی بێموچەی و قەیرانی دارایی بەشێکی زۆری سێکتەر ئابوووریەکانی خاو کردوتەوە، تەنانەت هەندێکیانی ڕاوەستاندووە. جەنگ و ئەگەری فراوان بوون و گواستنەوەی پریشکی ئاگری ئەو جەنگە ترسی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و ئەمەش هێندەی تر کاریگەری لەسەر بازاڕەکان دەرکەوتووە. لا پێشوودا قەیرانی دارایی و بێموچەیی بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلیان بە تەواوەتی لاواز کرده بوو. ئێستاش جەنگ ئەم بازاڕەی بە وتەی خاوەنی پێشانگاکان و کاسبکارانی ئەم بازاڕا بە تەواوەتی وەستاندووە و زیانێکی زۆری با کاسبکارانی ئەم بازاڕە گەیاندووە. ئەمیر محەممەد کورساد نیوس سلێمانی.